ململانێ و گۆڕانکاریە سیاسیەکانی ئەم دوای عێراق و خۆرهەڵاتی ناوەڕاست هێندە بە خێرایی ڕوودەدەن وا دەکات چەندین شیکار و لێکدانەوەیان بۆ بکرێت. ئەندامێکی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت نابێ کورد ببێتە بەشێک لەو ململانە سیاسیانەی لە ناوچەکەدا ڕوودەدەن و دەبێت کورد سربەخۆی خۆی بپارێزێت لەگەڵ ئەوەشدا ڕوویا و خوێندنەوەی تایبەتی هەبێت بۆ ئەوەی پرۆسەی سیاسی لە عێراقدا بە شێوەیەکی تەندروست هەنگاو بنێت. بێلایەنی خۆی بپارێزێ لەگەڵ ئەوەشە قسەی خۆی هەبێ هەڵوێستی خۆی هەبێ لەسەر بابەتەکان ئەوەی پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە پێویستە کورد داکۆکی لەوە بکە کە دەسەڵاتی سیاسی یان بڵێن پرۆسەی سیاسی لە عێراقا بگەڕێتەوە سەر ڕێڕەوەڕاستەکەی خۆی. سەبارەت بە دوایین سەردانی عادل عەبدولمەهدی بۆ هەرێمی کوردستان گەلی کوردستان ئەوەی زانیوە بەشێکی سەردانەکەی بۆ زامنکردنی دەنگی ئەندامانی کووردا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ متمانەدانەوە جارێکی تر بە کابینەکەی عادل عەبدولمەهدی. لەوانەیە کوردیش پێی خۆش بێ کاک عادل بمێنێتەوە. من پێم وایە بێ کاک عادل کە هاتووە ئەگەر بۆ مناقەشەی ئەوەش هات پێ لە پەراوێزی بینینەکانە بۆ ئەوەی کە کورد زامن کە لە پەرلەمانی عێراقا دەنگی پێ بدەنەوە من پێم وایە ئەو زەمانەتەی دەستکەوتووە. عێراق لە دوای پرۆسەی ئازادکردنی لەسەر بنەمای تەوافق و بەشداری پێکردنی هەموو لایەنە سیاسیەکان بنیادنرا بەڵام لەو ماوەیەدا کار بەو بنەمایە نەکرا و دەستوور پێشێل کرا و زەمینەی پێکەوە کارکردن کاڵکرایەوە. لە ئێستادا لە دوای ئەو بارودۆخەی هاتووەتە ئاراوە کورد دەیەوێت عێراقی داهاتوو بکەوێتە سەر ڕێڕەوە ڕاستەقینەکەی خۆی و گەڕانەوەیەک بێت بۆ حکمی یاسا و جێبەجێکردنی بنەما دەستووریەکان. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.